کاکزان ئاسڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدارم نێستەکەوتەم لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لێرا قەرەباڵغێکی زۆر هەیە کاتژمێر 9:30 ئەم بەیانیەوە پێشەنگەکە کراوەتەوە بەڕووی خوێنەراندا و بەڕاستیمێ دەستی پێکرد و تێدا پارێزگار و ئەو بەرپرسانی کە لێرە ئامادە بوون و تێی خۆیان پێشەش کرد دیارە لە بەشی سەرەوە کۆمەڵێک ڕەفڵ بە چۆڵی ماوەتەوە خاوەنی پێشەنگاکە باسی لەوە کرد کە ئەو ڕەفانە بۆی ئەوە چۆڵن نەک ئەوەی کە بەکرێنە درامن بەڵکو لەبەر ئەوە چۆڵن بۆی کە کتێبەکان درەنگ گەشتن و ئێستاکە ئەمڕۆ شەو مەجالی دانانیان نەبووە و لە ڕۆژانی ئایندەدا ئەو ڕەفانەش بەتەواوی پڕەکرێتەوە بەتایبەت ئەو کتێبانن کە لە وڵاتانی ئوردن و میسر و سعودیەوە ئەو چاپخانان کە لە وڵاتانەوە بەشداریان کردووە درەنگ کتێبەکانیان گەشتوتە جێوە ئێستاکە قەرەباڵغێکی زۆرەیە ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە کاکزانە پۆل قوتابی هەر لە بنەڕەتی هەر لە ئامادەیی هەر لە زانکۆ و پەیمانگا لێرە ئامادەگیەکی زۆریان هەیە هەر ئەوەندە دەبینی وەجبەیەک قوتابی و خۆی دەکا بە پێشانگاکەداوە قەرەباڵغێکی زۆریان بە پێشانگاکە بەخشیوە ئەمەش دیارە بۆ وەگەرێتەوە کە ئاسانکاریێکی زۆر باش کراوە بۆ ئەو کەسانی کە دەیانەوەی بێنە نێو پێشانگاکە نزیکەی 150 پاس تەنها بۆ قوتابی دابین کراوە 150 پاس لە زانکۆ و پەیمانگاکان لە هەر زانکۆ و پەیمانگایەکدانراوە بۆی کە هاتوشۆ بۆ قوتابیان کە ئەمە جگە لەوەی کە لە شەقامی بازدەیی مەلیک مەحموود بەردەوام پاسی پێشانگاکە دەسوڕێتەوە و بێ بەرامبەر هاتوچۆ بە ئەو کەسان دەکات کە دەیانەوێت سەردانی پێشانگاکە بکەن وەک هەمیشە ئەو کتێبخانە و چاپخانە ئیسلامیەکان قەرەباڵغێکی زۆریان هەیە ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئەمان و سنگەی تەفسیرە وەگە بینن قەرەباڵغێکی زۆر هەیە سەردانی کارێکی زۆریان هەیە و بەردەوام خەڵک دێت سەردانیان نەکات و کتێبیان لێ دەکڕن من بۆ وەرگرتنی زانیاری بزانم فرۆشیان چۆنە ڕژی سەردانیکارانیان چۆنە ڕۆمەلای کاک محەممەد نوێنەری نووسنگەی تەفسیرە کاک محەممەد سڵاو لێبێ پێم بڵێ سەردانیکاران ڕژی خاتون یارمەتیمان بەعاز لەبێ ڕژی سەردانیکاران بۆ ئێوە چۆنە؟ وڵاوی زۆر باشە لەخوای بەزار بێەوە یەکەم ڕۆژی پێشانگایە سەردانکردان زۆر باشن بە ئەم پێشانگایەکە قەڵەباڵغا ئەوەی کە لە یەکەم ڕۆژ دیارە و زۆر باشە وەکو هەولێر قەرەباڵغی هەیە دیارە لە هەولێرە هەمیشە زۆرترین پڕفرۆشتنی کتێب لای تەفسیر بووە لێرە چۆنە؟ وڵاهی ئێستا با بڵێن ساعتێکە کراوەتەوە بەڵام بەو جێرێ و ساعتێکە کراوەتەوە زۆر باشە لەخوای بەزیاد بێ پێشانگای هەولێر 15مین پێشانگایە ئەوە یەکەم پێشانگایە ڕێژەی زۆری هاتنە هەیە شتێکی باشە ئەو ساعتەی بیدایەتی با بڵێن چکە سەر ئێستاوە بڕیار نادرێ بەڵام زۆر باشە لەخوای بەزیاد زۆر سپاس دەکەم محەممەد دیارە پێشانگاکە بە بەشداری 180 چاپخانە و کتێبخانەیە لە تەنها لە هەرمی کوردستانەوە نیە وەکو ئاماژەم پێکرد لە ئوردن میسر سعودیە هەموو وڵاتانەوە چاپخانە هاتوون بەشداریان کردووە پێشەنگاکە بوو ماوەی 10 ڕۆژ بەردەوامە بێت و هەروەها لە کاتژمێر ڕۆژانە لە کاتژمێر 9 بیانی تاکو حوتی سەر لە ئێوارە پێشەنگاکە بەڕووی خوێنەراندا کراوە بێت سەرپەرشتیای پێشەنگاکە بەمنیوت ئەگەر بێت و ببین و پێویست بکات بەوەی کە ڕۆژ بڵین لە کاتەکەی زیاتر بێت واتە شەوان زیاتر کراوە بێت و خواستی زۆر لەسەر ئەوە بێت کە هاوڵاتی بێت بە شەودا سەردام کات ئەوە و کاتە توان شەوان درێژی کەنەوە بۆ کاتژمێر دێشەوە ئەمە زانیارەکانی لای ئێمە بوون. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین کە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی.